ئێرە قەڵای هەولێرە، کۆنترین شوێنی سەرڕۆی زەوی کە تاوەکو ئێستا ژیانکردن لە سەری بەردەوام بێت. هەولێرێک لێوان لێو لە پێکەوە ژیان، باوەشی بە هەموو جوورە نەتەوە و ئاینێکدا گرتووە. خێزانی ئەم جارەمان خێزانێکی کاکێی خەڵکی سوفەیەن کە بە ناچاری و لە پێناو خوێندنی کچە نابیستەکەیان لە هەولێر دەژین. لە ڕێی بەڕێوبەری قوتابخانەی کچەکەیان دایک و کچە نابیستەکەمان بانگیشتی قوتابخانەکە کرد. کامێرەکانمان شاردەوە و ئێستا ژیانی ئەم خێزانەش دەگۆڕین و تەواوی ئەندامانی ئەم خێزانە پێکەوە شاد دەکەینەوە. سڵاو داچی منێ، باشی؟ سەلامەتن؟ ئەحواڵن؟ دەستگای خێرخوازی باشزانی. والله نەفەریش ناناسمەوە بەخوا، یعنی زۆر تێکچوومە. چۆنی؟ باشی سەلامەتی؟ هەر باش بن. خوا ئاگادار. دەست خۆش، مەمنونم، زۆر سپاس دەکەم. ڕاستە ئەمە ئێستا لەناو بەرنامەی نوژینین، پێمان خۆشە گفتوگوی بکەوە ئەنجام دەین ئەگەر هیچ کێشەیەکتان نەبێت. یعنی مقابلە دەکەین. بەڵێ. داشی منەی ببوورە ناوەخت هاتینە پێشتان لێرە چاوەڕە ئێوەمان دەکرد. سەلامەتن ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا بەتەمای خۆ. هەر باش بن. پێشەوەی باسی ژیانی تایبەتی ئێوە بکەین، پێمان خۆشە باسی ئەوە بکەین کە پێشتر ئێوە لە سفەیە دەژیان وابزانم، ئەو ماوەیەکیش هاتنە ئێرە، چوون بۆ هاتنە ئێرە؟ تایبەت بوو بە کەم ئەندامەکان، بە کەڕوڵالەکان، بە کچەکەم، لەبەر خوێندنیوی هاتین. ڕاستی لەبەر خوێندنیوی ئەوێتان بەجێش هاتنە ئێرە. بڕیاری چێ بوو ئەمە؟ بڕیاری خۆم بوو کە حەزم کرد بخوێنێت و تەواوکە و یعنی لەبەرەوەی کەم ئەندامە حەزم کرد بێبەش نەبی لەو شتانەی کە کەسانی احتیادی، مرۆڤی احتیادی دەخوێنن و کارێکی باشتان کردووە. ئێستاش بەردەوامە لە خوێندنیان؟ بەردەوامە، بەس ئەو ساڵ یعنی لەبەر ئەوەی کە میلاک نەبوو، تەڵەبەکەم بوو، دانیشتووە بزانم کێشەی هاتو چوشیان هەبوو؟ کێشەی هاتشۆیان هەبوو. بەڵێ. باوکی منداڵەکان بەڵێن باوکیان نەماوانە؟ بەڵێ. لە کێوە کوچی دوای کردووە؟ 2016 بە نەخۆشی کلیەی وەستا وەفاتی کرد. دەستان خۆش، دەستان خۆش، دەستان خۆش، زۆر مەمنوون. چ قسەیەکت هەیە بۆ باوکی منداڵم؟ هیوادارم نەوەکانشی وەکو ئەو بن، ڕێباز بەرنەدەن، ڕێبازی کورد و کوردستان، پارتی و بارزانی. مفاجئە بوو، نەمدەزانی بەڕاستی، زۆر خۆش بوو لەلام، یعنی لە شەڕی دژی داعش پێشمەرگە بووە بزانم. چیرۆکێکی زۆر تایبەتی هەیە ئەگەر بتوانی بمانی باسکەی کاتێک گوێرگیرە ئەو لەناو گوێرما بووانە؟ بەڵێ مابوو. چۆن بوو؟ تقریبا فترەك ماوە، یعنی شەو تەلەفۆنی بۆم کردگوتی تەلەفۆن قەپات کە چیدی تەلەفۆن نەکەی،
لەبەر ئەوەی حاڵەتمان جێمان خەتەرە. تەلەفۆنەکەی بۆ ئەو بوو کە بەڵێ لە پرۆسی ئازادی عێراقیش مەبەستم لە گوێر بوو کە تەلەفۆنی بۆ کردی مەبەستی ئەوە بوو کە تەلەفۆنی بوو نەکەوە لەبەرەوەی ڕەنگە چیتر قسە نەکاتن ڕەنگە چیتر قسە نەکا ڕەنگە ژیانی لە دەستدا ڕەنگە یعنی گوتی جێم زۆر خەتەرە بەڕاستی ناتوانم قسان بکەم لە پرۆسەی ئازادی عێراقیش بەشدار بوو عینەن خەبەر هات گوتیان شەهید بووە تەیارە لە یانیدایە بەڕاستی دوایش سەحبیان کردبوو ئەوان چوو بنە پێش سەحبیان کردووە عینەن لەخوا بە زیاد ئەو کاتە ماوە یعنی ئەو یعنی سەلامەت بوو لە ناویان بەس دوای بە نەخۆشیەک لە گوێر وابزەم نەخۆشیەکەش هەر پەیوەندی بە مانەوەی لە گوێر بە ماندی بوون و زۆر ماندی بوو سەرمای چێشت بوو بەڕاستی سەرمایەکی زۆر تەئسیری خۆی لە چێ حەشاردا بوو لە کاتێک کە داعش هاتە ناو گوێر ئەو لە ناو گوێر بوو بەخوای ئەوەندەی تەلەفۆن لۆ کردم گوتی جێیەکەمان زۆر ناخۆشە یعنی ناو ئەو جیا و زەلوزیلا ئەو شتوی واو یعنی وتی لە جێیەکەم زۆر ناخۆشە بەڕاستی و دواتریش وابزانم کلیەکانی هەردووکی ڕاوەستا بوون هەر بەهۆی ئەوە شەوەگیانی لەدەست کاریەوەی کە کلیەکانی وەستا و دوای 2 مانگە هەسلکردن و پات و چۆ و حەتە بردمانە ئێرانیش ئیسفادەی نەبوو. ئێوە چەند ساڵ لە سفەیە بوون؟ هەر بەخۆم منداڵی وێندەرێمە ویلادەم وێندەرەیە بەس بەس ئەو کاتێک کە یعنی ئەو کچەم پەیدا بوو یعنی ئەو مناڵە چاوگەشانم لەدا بوو کە زانیم کەم ئەندامن پێویستیان بە خوێندن هەیە لە وێندەرەش خوێندنی با بڵێم بۆ کەم ئەندام شتیوە ئەستەمە تۆزە هەستامتم بە لەگەڵ بابی منداڵەکانەوە کاتە بڕیارێکماندا بین کە لێرە دانیشین ئەم خانوات بیر دێتن؟ بەڵێ چی بیرەوەریەکت لەگەڵ ئەم خانوە هەیە؟ وەڵای زۆر شت یعنی ژیانمان پێکەوە بۆ ئەو کاتە لەگەڵ بابی منداڵەکان لەگەڵ منداڵەکان تا تەمەنیان گەیشتە یعنی فترەك تقریبا بلێم 5-6 ساڵێک ئەوە کاتی مەکتەبی هات بڕیارم داگۆتم نابی ئەوها یعنی بێخیندە بغار بیتم یعنی نەخینی چۆنە بێ ینی وەک خۆمان بیتن بەڕاستی زۆر ناخۆش دەستان خۆش بێ خۆشترین بیرەوەری تو ئەگەر لە بیرت مابێ لەگەڵ باوکیان خوا لێ خۆش بێت لەم خانوەدا چی بوو؟ خۆشترین بیرەوەری ئەوە بوو یعنی ئەو کاتە ژیان سادە بوو خۆش یعنی چۆن بڵێم ئینسان بە قەناعەت بوو ژیانمان دەکرد هەر چۆنێک بی بەڵێ ئێستا وەلی نهاتوە زەحمەت ئێستا نا ئێستا ئەستەم بووە یعنی منداڵ بەو حاڵە ڕازی نابن زۆر شتێ داوا دەکەن تو یعنی بتوانی و نەتوانی بەڕاستی ئەوەیە زۆر باشە بەڕێستان کە هاتن لەگەڵ بەڕێوەبەری ئامادەی پیشەسازی کچان زەرفێکیان پێدان و ئەبزانم وانە ئەو زەرفە هی ئێمە بۆ وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئەگەر لات بێ دەتوانی بینێ دەرێ پێشانماندەی بە دەنگێکی بەرز بخوێنە بەڕێز سروە خورشید سڵاو ڕێز ئێمە باش دەزانین لە دەستدانی باوکی منداڵەکان کەلەنێکی گەورەیە لە ژیانی ئێوە دروستی کردووە کە ڕەنگە بە هیچ شێوەیەک ئەو کەلێنە گەورەیە پڕ نەکرێتەوە خوای لێ خۆش بێ هەتا لە ژیاندا بوو هەموو ئەرکە قورسەکانی ماڵەکەتانی لە ئەستۆ بوو ئێستا ئێمە و وەکو دەستگای خێرخوازی بارزانانی هاتوین بەشێک لەو کەلێنانە پڕ بکەینەوە ئاواتەکانی کۆچ کردو بهێنەدی وەکو سەرەتا تێچووی چارەسەر بۆ منداڵە نەخۆشەکانتان لە ئەستۆی دەگرین و هەروەها خەرجی 2 ساڵی خوێندنیش بۆ
مینا خانی بەڕێز دابین دەکەین دەستگای خێرخوازی بارزانانی نازانم دەستان خۆش بی تێچووی 2 ساڵی خوێندن بۆ مینا و براکەی بەڵێ هەروەها خوشکەکەشی بە هاتوچووان ئەوەی کە هاتوچووی هەولێر دەکەن هاتوچووی ئەم قوتابخانە دەکەن دەزانین لەبەرەوەی ڕەنگە ڕێیەکیان دوور بێت هەمووی لە ئێمە لە ئەستۆ دەگرین لە ئەستوی ئێمەدا دەبێت دەستان خۆش بی هەروەها مخواجە ئەچی خۆش بوو نەم دەزانی بەڕاستی دەستان خۆش بی هیوام سەرکەوتنتانە چەند ساڵ کرێکی بوون تاچی مینای تقریبا 13-14 ساڵک دەبیت 13-14 ساڵ بەڵێ لەو 13-14 ساڵەش وا بزانم لە 2016ەوە کە باوکیان وفات کردووە بارە قورسەکە کەوتوتە سەرشانی تۆ بەڵێ ئەم ماوەی کە باوکیان وفاتی کردبوو تاوەکو ئەم دەقەیە بڵێم چەند قورس بوو بۆ ئێوە بە تایبەتی بوو تۆ بەڕاستی زۆر یعنی ئینسان طبیعی یعنی ناتوانانی کە خاوەن پێداویستی تایبەتی شەبی بەڕاستی زۆر زۆر قورسە بەتەینا ئەرکەچی قورسە بەڕاستی بەس ئینشاءڵڵا خوا ئینشاءڵڵا قورس نابیتن بە تەمای خوا ئینشاءڵڵا خوا گەورەیە ئێوە بزانم هەیکەلێکتان هەیە لە سفەیەوانیە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەو هەیکەلەتان بۆ تەواو دەکەین و بە تەواوی کەلوپەلی ناوماڵەوە پێتان نەدەین ینی هەرچی پێویست بیتر لە کەلوپەلی ناوماڵ بۆتانی دابین دەکەین لەو ماڵەدا ئێوە هیچ شتێک لەگەڵ خۆتان نابن تەنانەت جلوبەرگەکانیش دەستان خۆش پێت خۆشە ببینی ئەو خانووە چۆنە بەڵێ ئەمە خانووەکەتانە دەستان خۆش بی زۆر مەمنون چ قسێکت هەیە خوای گەورە سەرکەوتوتان کا بەڕاستی نمونەتان زۆر بی خوای گەورە ئاگادارتان ئێمە ئینشاءڵڵا نمونەتان زۆر بی دەستگای خێرخوازی بارزانی خزمەتتان دەکەین ئێستا دەمەوێ کلیلی خانووەکەشتان پێ بدەین پێم خۆشە هەر خۆتان بیکەنەوە فەرمۆ بڕوان ناکەم بەڕاستی فەرمۆ ئەوە کلیلی خانووەکەش زۆر مەمنون چیتر ئێوە بڕوان ناکەم بەڕاستی زۆر مەمنون خوا ئاگادارن ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەمە زۆر لە نەهامەتی ڕزگار کرد بەڕاستی داوای لێبوردنوان هەیە ئەگەر زووتر بەهاناتان نەتانزانیوە بەڵێ ئیشەڵە زۆر کەسانی وەکو ئێمە ئەگەر سەردانیان بکەن و لە حالیان زۆر مەمنون بەڕاستی زۆر مەمنون خوا ئاگادارتان
لە زمانێک کە بەتەنها خۆی و باوکی خوا لێ خۆشببووی لێ تێبگەن گوتی بابە ئاواتەکەت هاتە دی ئەمە کلیلی خانووەکەمانە. دوای تەوابوونی خانووەکە کاتی ئەوە هاتووە بیان بینە نێو ژیان و خانوویەکی نوێیەوە. هەرچەند مینە نابیست بوو نەیدەتوانی قسە بکات، بەڵام چاوەکانی پڕبوون لە سوپاسی و دڵخۆشی کە هەستێکی زۆر جیاوازی بە هەمومانی بەخشی بوو. بە پاڵپشتی سپۆنسەری ئەم ئەڵقەیەمان بەڕێز سیروان بارزانی کۆڕەک تێلیکۆم
توانیمان ئەم خانووە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەم خێزانە دابین بکەین. ئێمە لێرەین خانووەکانمان پێدا ژیانێکی نوێ دەست پێ دەکەن. تۆش ئەگەر بازرگانی وەبەرهێنەری هەر خێرومەندێکی دەتوانین لەگەڵ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هاوکاربی و بەیەکەوە ژیانی خێزانێکی تر بگۆڕین و ژیانێکی نوێ دەست پێ بکەن. پێم وایە ئێمە دەبێت ئێستا بڕێن بە هیوای ژیانێکی خۆش و ژیانێکی نوێ ئینشاءڵڵا کۆتایی ناخۆشی بێ ئینشاءڵڵا و ژیانێکی نوێ دەست پێ دەکەن. سەر هەردووچاوم ئێمە خزمەتتان دەکەین ئێمە دەڕێین.